بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ دەکەین لەوانە پرسی ڕاگررتنی موچەی توێژە هەژارەکان کە لە ساڵی 2016ەوە حکوومەت بە ستەم موچەکەی ڕاگرتون وەک تاکو ئێستاش دیارنیەکەی موچەکان بۆ دەبڕێتەوە لە کاتێکە لە عێراق موچیان پێدرێت کە توێژە هەژارەکان منەوانی کە سەرچاوی داهاتیان نیاروە باز لە خاڵپێراویستی تایبەتەکان دەکەن ئەوانش بامان شێوە کە موچەکان کەمە و هاوتانیە لەگەڵ عێراق و باز لە پرسی چاکسازی دەکەین لە زیندانەکان و پرسی لێبوردنی گشتیش کە پێشتر لە پەرلەمانی کوردستانە و وەزیری کاروباری کۆمەڵایەتی هەرێمیش باسیرەوە کردبوو کە دەبێت پەرلەمان لە کاتی دەستپێکردنەوەی یاسای لێبوردنی گشتی بخاتەوە بەرباس. ئەم پرسان لەگەڵ بەڕێز بەدیری ئیسماعیل ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سەیرەسە دەکەین کە بەڕێزیان هەم لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و هەم لە لیژنەی مافی مرۆڤیش بووە. مامۆستا بەدیری بەخێر بێن سوپاسیان لە دەبوون سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا بەر لێ بچین سەرە و پرسی خاوەنپێراویستی تایبەت و موچەی توێژە هەژارەکان دەمەوێت سەرنجی بەڕێ بزانم لەسەر ئەو ڕووداوی کوشتنی خەڵکی کاسبکار هەبوو بەرەستی بوونە ئەندامێکی هێزی کۆماندۆ کەسێکی کاسبکارە و چایچی بووە کوژراوە و هەفتەی ڕابردوو کوشتنی مێرمنداڵێک هەبوو بە هەمان شێوە بەرەستی ئەندامێکی هێزێکی کۆماندۆ. سەرنجتان چیە لەسەرە و هێزە حیزبیانەی کە خەڵکی کاسبکار بەبێ تاوانی دەکوژن؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بە جەنابەت بۆم دەستەکە حەکیم دەستخۆشی لێ یەکەم هەمیشە پێشنگ بووی لە ورژاندنی ئەو تەوەرانەی کە سەبارەت بە حقوقی مافی ئینسانیەت گرنگە دەستخۆشی لێ یەکەم لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت تەبەن هێزی ئەمنی هێزێکە هەموو چۆنەڵی خاوەن پیشەیە کاتێک کە پیشەیە گەگرێتە دەستکاک حەکیم سوێندێکی یاسایی لە ئەستۆیە بە ئینسانیانە مرۆڤانە مرۆڤ دۆستانە دڵسۆزانە و ئەو کەسانی کە هێزی ئەمنین ئەمنیەت و ئاسایشی تاک بە تاکی ئەم کۆمەلگایان لە ئەستۆیە مەفروزە ئەمنیەت و ئاسایشی کۆمەلگا و تاکی کۆمەلگا و کولەن هەموو جنگەکانی کۆمەلگا بپارێزن و کووتمان کاتێک سوێندی یاسایی دەخۆن دەبێت تەحەفوز بە ئەو سوێندەوە بکەن کە بەڕاستی مەسئولیەتی سەرشانیان گەورەیە و قورسەوە بەرپرسیارەتیە. هێزی ئەمنی کاتێک ئەگەر لە بیرتان بێ لە ساڵی 2022 یەکێک لە ئاسایشێک لە بەرکەوتنی چارەسەرێکی کێشەی خێزانیە بەداخەوە بەرکەوت و کوژراگیانی لەدەستدا ئێمە تەرەفگیری ناکەین چۆن دەڵێن ئێمە خەمی هاوڵاتیەکمانە خەمی کەسێکی بەژمێنێتی ئەم هەرێمی کوردستانمانە خەڵکی خەمی کاسبکارێکمانە خەمی بێرمنداڵێکمانە خەمی بەساڵاتچیەکمانە کە بنمونە بەدەستی هێزە ئەمنیەکان بکوژرێ هێزی ئەمنیش مافی خۆیەتی کە ژیانی پارێزراوە بێ ئەوە بوو ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی مافی مرۆڤ بەدەم ئەو کەیسەوە چوون و بە تەواتی بە دوای مافی ئەو کەسەوە بووینە سەر پێدەچێ زۆرێک لە بینەرانی ئەم کەناڵە بڵێن بۆ تەنها دەبێ هێزی ئەمنی سەرزەنشت و سەرکۆنە بکرێ ئێمە بووین لە لیژنەی مافی مرۆڤ بە دوای مافی ئەو کەسەدا چوون کە لە هێزی ئەمنیدا شەهید کرا یا خۆت بۆ نمونە بەرکەوتنی هەبوو لەگەڵ لایانی بەرامبەر بۆیە هێزی ئەمنی زۆر بە مامەڵەیەکی بەرپرسیارانەوە زۆر باسی بەرپرسیارانەوە مامەڵە لەسەر ئەو حەدەس و ڕووداوانە بکەن کە ڕوودەدەن ئایا بەرکەوتنە ئینفعالە ئایا بە هەر جۆرێک لە جۆرەکان ڕووداوێک ڕوویداوێ خەڵکی بەشمێنەتی ئەم هەرێمی کوردستانە کاک حەکیم كلن ئێستا لە ناڕەحەتیدان لە دڵڕاوکێدان لە ئینفعال و هەڵچووندان کە ئێستا بەنمونە قەیرانی دارایی بەرەوکی گرتوون موچە بە هەمیشەی یاری دەکا دەستیان خستۆتە بینەقاقەی خەڵکی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان و ئەو خەڵکە بەژمێنێتە لە ناڕەحەتیدایە بێ ئاوی بێکارەبایی بەژمێنەتی بێموچەیی نەبوونی هەلی کاردانە مەزراندن هەموو ئەو ناڕەحەتیانە بەرەوکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە بۆیە خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پێدەچێتە حمولی ئەم هەموو ناڕەحەتی ئەم هەموو قەیرەنان یەک لە دوای یەکانە نەکە ئینفعال دەکا ئەگەر بۆ بە هاوڵاتێکی کاسبکار ئەگەر مێرمنداڵێک ئەگەر ڕستاڵاتچێک ئەگەر ئافرەتێک بە جۆرێک لە جۆرەکان شکۆی حاڵی خۆی بکە ئینفعالی کردبێ بە نمونە تووڕەیەک ڕووی کردبێ ئەبێ هێزی ئەمنی زۆر بە حەکیمانە و زۆر بە دادپەروەرانە و زۆر بە مامەڵەیەکی تەندروستانە کە هێزی ئەمنیان ناویان هەڵگری هێزی ئەمنیە واتە ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان و خێزانەکان و تاکی خێزان و کۆمەلگا دەپارێزن نابێ بە جۆرێک لە جۆرەکان بە ئەشوایی تەقە بکرێ هێزی چەکداری حیزب چی مامۆستا بەدیری ئێستا ئەوانەی کە
هەم ئەوەی بڵین ڕووی داوە دوێنێ بڵین هەمەوەی کە هەفتەی ڕابردوش هێزی چەکداری حزبیە مەترسیز چەکداری حزبی چییە لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەسەر ژیانی خەڵکی کاسبکاریش زانی گرفتەکەوە چییە گرفتەکە ئەوەیە کاتێک بۆ نمونە یەکێک لە سوڵتە و دەسەڵات لە هێزی چەکدار بە نمونە قەتڵێکی ئەمدیەکە کوشتێکی بانقەز دەکە یا بە نمونە دەست درێژەکاتە سەر هەر تاکێکی هەر هاوڵاتیە گەرتاکێکی کۆمەلگا یا بۆ نمونە هەر تاوانێکەکە بە جۆرێک لە جۆرەکان بەداخەوە ناگات بە سزای خۆی ئەتوانم بڵێم داڵدەش دەدرێ ئێمە بەڕاستی بە سەدان ناومان لابوو کە لەلایەن هەردوو زۆنی دەسەڵات داڵدە درابوون کە بەڕاستی تاوانیان کردبوو بکەری زۆرێک لە تاوانەکان بوون و بەڵام داڵدە دەدران و سزان دەدرێت ئەوە مەترسیەکەیە ئەوە گرفتە گەورەکەیە کە کاتێک بۆ نمونایەکێک لە چەکداری هێزی ئەمنیە یا بۆ چەکداری یەکێک لە هێزە دەسەڵاتدارەکانە بۆکو هاوڵاتێکی ئاسایی وەکو کەسێکی بەژمێنێتی هەرێمی کوردستان وەکو زۆرێک کە بە زوڵم و ستەم سزادراون مامەڵەی لەگەڵا ناکرێت هەر یاساییانە مرۆڤ دۆستانە مامەڵیان لەگەڵا بکرێت تاوکوان بە سزای خۆیان بدەن تاوکو ئەو مەترسێکی خەڵکی هەرێمی کوردستان بۆی دروست بۆ بڕەوێتەوە و تاوەکو ئەوانەی کە بێمنەتانە زۆر بە تەحەداوە تاوان دەکەن کوشتنیان لێ بۆ تاو خواردنەوە بە دڵی خۆیان تەقە لە بەرامبەریانەکەن گوێ بۆ نادەنەمە هەر چینێکە هەر کەسێکە لە هەر هاوڵاتێکە لە هەر بۆ نمونە زۆنێکە گوێ بۆ نادەن بۆیە ئەگەر بۆنمە ئیجرعات بکرێ بە شێوەیەکی یاسایی یاسا لەسەرەوانە تەطبیق بکرێ و داڵدە نەدرێن و هێزی چەکداریش دادگەرانە ئەو کەسەی کە تاوانکارە بیداتە دادگا بە جۆرێک لە جۆرەکان تاوان کەم لێبێتە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەومان نەبینەوە بە 4 ساڵی پەرلەمانتاری و ئەزمموی 4 ساڵی پەرلەمانتاریمان ئەومان نەبی ئەی بەڵێنەکانیان چی لە ئێستا هەر لێرەیەکی تی بەڵێنی هەلی کار و خزمەت هەتا سەرۆکی یەکێتی دەیگوت تاقیمان مەکەنەوە بەڵێنەکانیان چی بەسرات ئێستا هەم ئەوەی کە بڵێن کوژرا و زۆمێکە کاسبکارە هەم کار و کەسابەندە بۆ خەریکی کاری بڵێن چایچێتی کردووە بەڵێنەکانیان چیا بسەرهات بۆ هەلی کار و خزمەت و ئارامی بەڵێ ئەمە بەشێکی لە بانگەشەکانی هەڵبژاردنە ئەم چۆنەڵی شعر و شانامان بە خەڵکی هەرێمی کوردستانەوە و بەشێکی زۆر گرنگ کە توانم ئەوە بڵێم کاک حەکیم لە کابینێ نوێ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی خۆلی پێنجەمی پەرلەمانە متمانەی پێدرا ئەو کابینەیە کاتێک بەرنامەی کاری خستە ڕوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێمە خاڵ بە خاڵی بەرنامەی کارەکەی سەرۆکی حکوومەتمان نووسیەوە بۆیە لەگەڵ خاڵ بە خاڵی هەموو کۆبوونەوەیەکی پەرلەمان هەڵوێستەمان دەکرد نقطە نیزانیمان دەکرد یاداشتمان ئاراستی لایانی پەیوەندیدار دەکرد سەرۆکاتی پەرلەمانمان لێگادارە کردەوە لەبەرەوەی لە ناو پەرلەمان لە وەڵی پەرلەمان متمانەی پێدرا و کۆمەڵێک خاڵی گرنگی بۆ خەڵکی هەرێمی کوردستان خستە ڕوو لەوانە ڕخساندنی هەلی کار کۆمەڵێک چۆنەڵی پرۆژە و پلانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڕیزبەندی لە بەرنامەی کارەکە ڕێزکردبوو ئەمە دنیایەک لە هیوە و ئاواتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست کرد بەڵام بەداخەوە ئاواتەکان هەموو لە گۆڕنرا بە نمونە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کە بەڵێنیدا لە هەری کار لە بەرنامەی کاری حکوومەت کە دەبێ دەرچوان دابمەزرێن هەلیکاریان بۆ بڕەخسێ و بەداخەوە کە ئێستا دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تەنانەت زۆر زۆر جەختمان کرد تاوەکو بەشێک لە سێیەکەمەکانی هەرێمی کوردستانیش دامەزرا بەداخەوە نەک لە کەرتی گشتی تەنانەت لە کەرتی تایبەتی جاری وایە بە بڕوانامەی بەرزەوە ئەو مافەیان پێنادرێ پەراوێز دەخرێن هەلیکاریان پێنادرێ دانەوەنە مەزرێن تەنانەت لە کەرتی تایبەتی شابێ بە تەسکیە حیزبی دابمەزرێنرێن ئیلا کەسێک کە بۆ نمونە لە کۆمپانیایەکە لە وەکووتمان بەگشتی لە کەرتی تایبەت قسە دەکەین ئیلا دەبێ بەرپرسێک بۆ نمونە واژوو لەسەر سیڤیکی کەسێک بکە یا ئیلا بە فلتەرێکی حیزبیدا بڕوایا دەبێ ئیلا کەسێکی حیزبی پاڵپشتی بێ بەو تەسکیە وەرەگیرێ کەمێک کە بە نمونە ئەوانەی دەرەوەی سلێمانی کە ژینگیان تێک چووە کە مەترسیان لەسرە بۆ بەڕاستی بەجارێکە تەندروستی و ژینگە ئەو منتیقەی تێکچۆ کە بە پێی یاساکەیەمە لە خولی پێنجەماوی یاسامان دەکرد ئەو شوێنانی کە کارگەی تێدا دەمەزرێت دەبێت زۆرترین گەنج و دانیشتوانی ئەو شوێنە هەلیکاریان پێ بدرێ و شانسی دامەزراندنیان زیاتر پێ بدرێ بەداخەوە کەمێک لەو بابەتێ تا ئێستا جێبەجێ بۆ بۆیە
کەمێک لە ئەو بەرنامەی کاری کە خرا ڕوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بووە، نهالی کار هەیە، نەدامەزراندن هەیە، قەیرانە یەک لە دوای یەکەکان وە موچە بەنیوە موچە بە ڕوبعە موچە بە بڕین بە یاریکردن بە هەموو ساڵێک سێ چوار موچە خواردن، یعنی ئەگەر بێت و پێوەرێکەکەی بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوان لێکۆڵینەوە دەکەن لەسەر باج و ڕسومات و پارەی ئاو و کارە باو هەتا دوایی وەرە بەراوردێکی موچەی موچەخۆران بکە، ئەوان چەندی قەرزاری موچەخۆرانن، ئەو حەق و مافە تاکەی ناگەڕێنەوە بۆ موچەخۆران کە بەڕاستی لە گردنیانە کە داهاتی سەرزەوی و ژێرزەوی کولەن مافی تاک بە تاکی هەرێمی کوردستانە لە گردنی ئەوانە لە دنیا و لە دا ڕۆژدا بەڕاستی دەبێ معەزەبن، هەسی بەرپرسیارەتیان تیابێ، هەست بە عەزابی ویژدان بکەن کە خەڵکی هەرێمی کوردستان دەبێ سوودمەند بێ لە داهاتی نێوتی و نانەوتی و لە هەموو ئەو داهاتە جوانانی کە لە هەرێمی کوردستانە لەم خاکە بەپیتا داهاتی سەرزەوی ژێرزەوی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکە بەژمێنێتەکەی لێ مەحرومە، تەنانەت ئەوەی کە بە مافی خۆی دامەزراوە و موچەخۆری ئەم هەرێمە ئەویش یاری بە موچەکەی دەکەی و بەردەوام دەبێت لە دڵە ڕاوکێدا بێ. باش مامۆستا بەدری بابین سەرپرسیە و توێژە هەژارەکان بەڕێز پێشتر لە لیژنەی کاروباری کۆمەڵاتیش بووی کە پێویست و بە لیژنەکەی ئێوە بۆ 6 ساڵە کە توێژە هەژارەکان ئەوانەی کە هاوسەریان لەزداوە بە ساڵاتوان نەخۆشخانی درێژخایان منداڵانی بێباوک بڵێن ئەو هاوکاری ماگانە من حیکە پێیان دەدرا بردراوە هۆکارەکەی چیە؟ هیچ پاساوێکەیە کە بە پاساوی چاکسازی لە 2016 ڕاگیراوە؟ کاک حەکیم لە خولی هەشتی لە کابینەی هەشتی حکومەتی هەرێمی کوردستان و لە خولی چوارەمە بێگومان زۆڵم مستەمان جام دراوە و موچەی بێهاوسەران و ئەو چینی کە جەنابەت باسی دەکەی بڕاوە. کاتێک کە کابینەی نوێمی حکومەت پێکات ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمان بەندا وەک بڕیاردەر لە لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی لە مافی مرۆڤ و ئەندامیش لە لیژنەی مافی ئافرەتان بێگومان هەردوو لیژنەکە تعلق دەبەستێ بە ئەو وەزیرە پەیوەندیداری کە ئەو بابەتی جەنابەت باسی لێوە دەکەی کە بۆ مافیان پێشێل کراوە بۆ موچەکەیان بڕاوایە بۆ بە بەردەوامی قائیمە و ڕیزبەندی بۆ ناوەکان دەکرێت و ناوەردەگیرێ و دەدرێ بە وەزارەت تا ئێستا بەداخەوە نەتیجەیەکی نەبووە. ئێمە بە زووترین کات لیژنەمان پێگەێنا هەر لە دروستبوونی کابینەکە و متمانەدان بە وەزیرەکان و چوونە سەرکاری تەواوی وەزیرەکان و تەشکیلبوونی وەزارەتەکان ئێمە سەردانی وەزیریمان کرد، وەزیری پەیوەندیدار کە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیە. حجەی ئەو وەڵامی ئەو بۆ ئێمە ئەوە بووتی من بەرپرز نیم لە ئاسم و چەبڕینی ئەو چینێکی ئێوە باسی لێوە دەکەن. طبعاً من هەم کۆنگرەی ڕۆژنامەوانیم لەسەر کرد و هەم دووسێ جار لیژنەم لەسەر تەشکیل کرد و بە دوواداچوونی وردم بۆ کرد. بەداخەوە نەتیجەی نەبوو پاساوێکە بوو پاساوەکە ئێوە بوو. طبعاً ئێمە بە کۆمەڵێک فلتەرا ڕۆیشتین، ڕێکاری یاسایی و ڕێکاری پەرلەمانی کۆمەڵێک ڕێکارن کە معلومی جەناب تا جارێ بە پرسیار دوای بە یادداشت دوای بە دەنگ هەڵبڕین لە هۆڵی پەرلەمان دوای پاشان بە سەردانی مەیدانی و لیژنە تشکیلکردن بۆ دام و دەستگاکان و وەزارەتەکان. طبعاً ئێمە سەردان وەزیرمان بانگێش کرد، وەزیری دارایی بۆ هۆڵی پەرلەمان و وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی شەربانگێش کرا بۆ کۆمەڵێک بابەتی تر و وەخستنە ڕووی پرۆژە یاسایە کە ڕەبت بوو بە جەنابی وەزیرەوە. بۆ ئێمە کە سەردانمان کرد وەکو لیژنە وتمان بە ئەرقام هەموو ئەو داتانەمان بۆ بەر کە ماوەی چەند ساڵێکە ئەو زۆڵم مستەما لە ئەو چینەکراوە کە مەفروزە بێ هاوسەران و هەژاران ئەو موچە مەبلەغێکی کەمە بارگرانی زۆر بارگرانی دارایی زۆر دروست ناکا بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە تێچوەکەشمان هەموو بۆ تەکمیلە کرد، هەمومان کولەن بۆ ڕیزبەند کرد کە تێچوەکەی چەنێکە بوو کە ئەو داتایی کە ئێمە یامانە وەزیری دارایی و لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هیچ بارگرانێکی دارایی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست نەدەکرد. بەداخەوە وەڵامی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیەوە بۆ تیم کابینەی پێشمن واتە کابینەی هەش کاتێک وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی ڕاست پێراوە بە ناوی چاکسازیەوە کە گوایە لە ناو گوایە هیچ جومگەیەکی تر و چینێکی تر کاک حەکیم گەندەڵی تێدا نەکرابێت، تەنها ئەم چینە بەژمێنەتیان دۆزیوەتە کە گوایە پێدەچێنە عەدالەتی تیابێ بۆ ئەیکەواتە بندیوارەکانی تر بۆ ئەوانەی تر کە 4 موچە و 5 موچەیان هەیە بۆ مدیر ئامێک کە بە تەمەنیا فەرمانگەیەک و بەڕێوەبەراتێکی نەبینیوە موچەی زەبەلاحی پێدرێ بۆ مستەشارێک
مستشارێک لە قیامەتە من بەرپرسم لە ئەم بابەتەی کە ئەیڵێم هەبووە بە یەک تەوقیع تەنها هاتۆ مباشرەی کردەوە تەوقیعێکی کردووە کە ئێمە وەک لیژنە بە دوواداچوونمان کردو و پلەی ڕاوێژکاری پێدراوە ئەو موچە زەبەلاحانیان پێدەدرێت جگە لە 4 موچە و 5 موچە ئەو بندیوارانە بۆ ئەوانیان بن پاکسازی و چاکسازیان لەوانەدا نەکرد خەیرە هاتن بە منکوبترین چینەوە نیشتەوە وتی ئەو کاتە داوا کراوە کە پاکسازی و چاکسازی لەم چینەدا ساڵە چۆن تەواو نەکراوە مادام ئەم پرۆسەیە وایە کاک حەکیم یەکسەر وەزیری ڕابردوو خولی کابینی هەشتم وتبووی من بە بێ خۆماندووکردن کولەن هەمویانی بڕی بوو کاتێک ئێمە ئەومان لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی تاوتوێت کرد طبعا هاوپیشەکەم ڕووپاخانیشم لەگەڵ بوو کە سەردانمان کرد وتمانە بێ ئەو مێژۆ بۆ خۆت بسەلمێنی وجدانی خۆت ئاسوودەکە ئەمە دەبێتە مێژوو هەموو ڕۆژێک بەڕاستی هەرێکێک لێمە لە ئەو پۆست و پلێدا نامێنینەوە ئەوە دەبێتە سەروەری بۆ تۆ دەبێ ئەوە بکەی طبعا ئەویش دیسانەوە بەستیەوە بە وەزیری دارایی و بارگرانی حکومەت و حکومە دەستوپێی بەستووە و هەتا دوایی بۆیە بەداخەوە نەتیجەی نەبوو ئەگەر پەرلەمان هەرچەنە ماوەی یاسایی تەواو بوو بەو شێوەیە کۆتایی پێنهاتایمە هەر جەختمان دەکرد و بەردەوام لە هەنگاوی چڕوپڕا بە دوواداچوون و لیژنە تەشکیلکردن و زۆر بەوردی بە دوای بابەتەکە چوین بەڵام چارەسەر چێ دەبێت بچێتە خولی داهات و پەرلەمانیشی لەسەر بکرێ یاخود ئێستا لە عێراقیش خۆ زیاتر لە 2 ملیۆن کەس هەر سوودمەندن لە تۆڕی چاودێری پاراستنی کۆمەڵایەتی کە خەڵکی هەژارە و توێژەن ئەمان پێویستی بە پەرلەمان نییە ئەمە لە دەسەڵاتی وەزیرە لە دەسەڵاتی سەرۆکایەتی حکومەتە لە دەسەڵاتی سەرۆک وەزیرانە لە دەسەڵاتی وەزیری داراییە لە دەسەڵاتی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی ئەوان دەتوانن جەخت بکەن سەرۆکی حکومەت قەناعەت پێ بکەن ئەو کۆمەڵە ئەو داتایی کە ئەوان لەلایەنە وەکو وتمان نەبارگرانێکی وا دروست دەکا بۆ سەر حکومەت و مافی خۆشیانەوە لە ڕیزبەندی موچە خۆرانی شابوون و ماوەی چەند ساڵێک ئەو کەمە ڕەمزیان هەبووە بۆیە ئەوە پێی بەڵامێن خەڵکو فشارەکە زۆرنیکی پەرلەمانی جیاواز لەدایک بێت ناتوانێت لێ پرسیان لەگەڵ بکەوە فشاری پەرلەمان بەڵێ ئێستا ڕقابە نیە لایەنی ڕقابی نیە ئەوە بۆ نمونە پارێزگاکانی بۆ شێوە ئەندامانی جوانی پارێزگا و پەرلەمان کێستا و دامەزراوەی کێستا پەکی کەوتووە بێگومان ئەگەر دامەزراوەی پەرلەمان هەبێت کە بۆ نمونە ئەوە ڕقابە هەبێ لیژنە تەشکیلەکەی جەخت دەکەی کۆنگرە دەبەستی بە دوواداچوونەکەی ئەو ڕێکارە یاساییانە هەموو دەگریتە بەر ڕێکاری پەیڕەوی یاسایی دەگریتە بەر تا دەگەیتە نەتیجەیە بەڵام ئەوە دەڵم لە ئێستاشا دەتوانن هەردوو وەزیری پەیوەندیدار جەخت بکەن و ئەو چارەسەر موچە ڕۆشتۆتە بەغدا لەوێش هەمان شێو ئەو توێژە هەژارانە سوودمەندن لە داهاتی گشتی کاک حەکیم گیان لیستی موچە خۆ دەزانی تێبینی چەند تێبینیمان بۆ گەڕاوەتەوە لە عێراق چەندێک زیادی کردووە داتاکان چەندێک گۆڕانکاریان بەسەرا هاتووە بە لێشاو چەند کەسی بندیوار 2 بارە و 3 بارە و 100 بارە تەعینەکەنەوە چەند کەسی بەڕاستی چۆنەڵێ بە زوڵم و ستەم لەسەر ئەساسی چینێکی هەژاری داما و کەسێک کۆمەڵی کەسی تر زیادەکەن بە تێبینی چەند جار ئەو ناو زیادانە ئەو لیستە زیادە گەڕایە بۆ هەرێمی کوردستان ئەمان لە کاتێکدا کە لە ڕیزبەندی موچە خۆرانە ناویان لە وەزارەتی داراییدا هەیە لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتیدا هەیە ئەوە ناوەکەیان بۆ نمونە ون نییە نامۆ نییە بەڵام خەیرە لە پڕێکا بەلێ شاو خەڵکێکی تر تەعینەکەن و ناوی زیادە و تازە ئەنێرن لەگەڵ لیستە موچە خۆرانە بۆ عێراق و بۆ ئەوان هیچ قورسێک و بارگرانێکی تێدانی و پێشیان شەرم نییە لە بە ڕوبەڕووبوونەوە ئەمەدا بۆ دەبێ ئەم توێژەژارە نەنێردرێ بەڕای من قورس نییە ئێستاش درەنگ نەبووە ئەتوانن هەردوو وەزیری پەیوەندیدار ئەو کارە ئەنجام بدەن و ئەو مافا بۆ مافراوەکان گەڕن باشە سەبارەت بە خاوەن پێداویستی تایبەتەکە کەویش پێوەزوو بە لیژنەکەی ئێوە لە خولی ڕابردووی پەرلەمان هەموو چەکەیان کەمە هەم بە پێوی یاسای خۆیان کە لە 2011 دەرچووە دەبووە 250,000 بە بەس ئێستا ئەوەی کە موچەی 150ەوەی کە موچە خۆرە دەرماڵی پێکەوتەی 100,000 پێدرێ ئەو ئەوانیش بڵێن زوڵمێکی زۆریان لێکراوە حکیم ئەوان هەر بەدەر لەوەی کە زۆڵمیان لێکراوە مافێکی یاساییشیان هەیە ئێمە ئەم خولەی پێنجەمی پەرلەمان یاسامان بۆ دەرکردن و زۆر بە وردی لەسەر هەندێک خاڵی مافی خاوەن پێداویستی
شەڕمان کرد بە دەنگ هاتین لەبەر هەوڵێک هەبوو کەوی 100,000 ببڕن بەتەکید بەڵێ بەتەکید بۆیە ئێمە ئەو راپۆرتەمان ئامادە کرد ئێمە لیژنەی پەیوەندیدار بووین ئامادەکردنی راپۆرتی پرۆژە یاسای هەمواری یاسای 2011 خاوەن پێداویستی تایبەت ئێمە بووین بۆیە جەختمان زۆر کرد شەڕمان زۆر لەسەر ماف و چارەنووسی ئەوان کرد حتا ئێمە دەڵێن بەشێک لە ناڵین هەموو یاساکە نیوەی یاساکەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەت دەرکراوە ئەو بەشیان نیوەی ئەو یاسایان بۆ جێبەجێ بکرێ بە جۆرە جۆرەکان ئەبوژێنەوە یا موچیان هاوتای خاوەن پێداویستی عراقی لێ بکرێ بەڕاستی بە جۆرە جۆرەکان ئەو بارگرانی قورسەی کە لەسەر خاوەن پێداویستی تایبەتە نامێنێ ئەوان بە یاسا مافیان هەیە ئەتوانن بە جۆرە لە جۆرەکان هەر لایانی پەیوەندیدا لایەن پەیوەندیدار ئەتوانێت جەخت بکە موچەی خاوەن پێداویستی تایبەتی هەرێمی کوردستان هاوتا بکە لەگەڵ خاوەن پێداویستی عێراقا بڕوا ناکەم بە جۆرێک لە جۆرەکان ئەوە ڕەت بەس یاساکەی بە خۆرەزود هەم مافی خوێندی تێدایە مافی دامەزراندنی تێدایە مافی خوێندی تێدایە و ئەو 100,000 جەنابەت باسی دەکەی تێدایەتی تەنانەت ئێستا ئێمە پێش ئەوەی کە بۆ نمونە خۆلی پێنجەمی پەرلەمان کۆتایی پێبێ بە دووادا چوونمان کرد ئێستاش کۆمەڵێک سکاڵا لە زال کە دێنە ئێمە لەبەرەوەی ئێمە بەدەل لە کاری پەرلەمانیمان ڕێکخراوی مەدەنیشمان هەیە زۆرێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان دێنە لامان ئەڵێن ئێوە یاساتان بۆ دەرکردین ئەم بڕگۆ بابەتانە هیچی بۆ ئێمە جێبەجێ نەکراوە بەنمونە ڕەخساندنی هەلی کار بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ لە وڵاتانی دەرەوە و تەنانەت ئیقلیم و شەرقی ئەوسەط وڵاتە دراوسەکانمان ئەو مافە بۆ خاوەن پێداویستی تایبەت دەستەبەر کراوە لە فەرمانگەیەک لە دەوائیرێک لە هەر شوێنێک بۆ نمونە جێگە و شوێنی خاوەن پێداویستی تایبەت دیاری نەکراوە کە بە یاسا ئەو مافەی بۆ دیاری کراوە حتا ئێستا نە لە کەرتی گشتی و نە لە کەرتی تایبەت بەداخەوە هەلی کار بە ئەوان تۆمارکردنی خاوەن پێداویستی بڵێن نوێ لە 2013 ڕاگیراوە هیچ نابێەوەنی دەست پێ بکرێتەوە کەمەندامی نوێ تۆمار بکرێ چکە لە 2013 تا ئێستا موچەی بڵین نوێ بۆ نەبردراوەتەوە خەڵکێکی زۆر چاوەڕێیە کە تۆمار بکرێن ئێمە وەک لیژنە چەند جار سەردانی هەم وەزیری پەیوەندیدار هەم بەڕێوەبەرایەتی کۆمەڵاتیمان کردووە لە نزیکەوە ئەو داتانەمان خستوتە ڕۆوە زۆر داتای ترمان بۆ هاتوون کە زۆرێک بە پێی ڕێژەیی مەحروم کراون موچەکانیان بڕێنراوە عەدالەتی لەوە شاکراوە کاک حەکیم هەبووە بە نمونە دیسانەوە دەیگەڕنەوە بۆ سڵتە و بۆ دەسەڵات و بۆ چۆنەڵەی تەسکیەی حیزبی هەبووە ڕێژەی کەمەندامی ڕێژەیەکی زۆر کەم بووە ڕێژەی لە 170 و لە 100 یان بۆ دانا و موچەکەی ئەوی تر ئەوە تەکمیلە بووە هەشە لە 175 خاوەن پێداویستی بووە لیژنەکە جاری وا بووە بە جۆرێک لە جۆرەکانی تر نازانم بۆ ئەبێ ئێمە تەنانەت بە دواداچوونمان بۆ چەند لیژنە یەک لە دوای یەکیش کردووە کە ڕێژەی کەمەندامیان دیاری کردووە بۆ ئێمە کاتێک کە چوونە بەڕێوەبەرایەتی کۆمەڵاتی ئەویان و تو ئێمە جارێ لە چاکسازی ئەوە داین نەعەدالەتی تیا بووە بە جۆرێک لە جۆرەکان ڕێژەی خاوەن پێداویستی تایبەت نەپێکراوە هەبووە ڕێژەکەی بە زوڵم دانراوە هەبووە پێچەوانەکەی بووە بۆیە ئەمانەوێت ئەوە وەڵامی ئەوان بووە بۆیە نەگەشتی نەتیجە و خۆلی پەرلەمان کۆتایی پێات و ئەو وەڵامی بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵاتی و وەزیری پەیوەندیداری باش بێنە سەر دۆخی چاکسازیەکانیش بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان لێدوانیدا دەڵە 5536 کەس لە زیندانەکانی هەرێمن پێشتر ئێوەراچوتان کرد و باردۆخی چاکسازیەکان چۆنە لە هەرێمی کوردستان و ئایا وەکو پێویستیش بڵین هەوڵ هەیە بۆ دووبارە بەگەڕخستنەوەیان بۆ ناو کۆمەڵگە بەڵێ کاک حەکیم بێگومان چاکسازیەکان هەر 6 مانگ جارێک ئەرقامەکە گۆڕێ دائیمەن لە 5,000 کەمتری نییە سزادرا بڵێن لە کۆی کوردستان بڵێ لە هەر 6 چاکسازیەکە مەکەڵ دەڵێن سێ چاکسازی بەرامبەری ژنان و مناڵانیشە چکم چۆن گەوران هەیە چاکسازی ژنان و مناڵانیش هەیە بەڵێ ینی بە نمونە ئێستا لە چاکسازی سلێمانی کە گەوران هەیە ژنان و مناڵانیش هەیە دهۆک گەوران هەیە ژنان و مناڵانیش هەیە ئەو لێریش بە هەمان شێوە بۆیە دەکاتە 6 چاکسازی بۆیە هیچ کاتێک لە 5,000 کەمتری نەبوو سزادرا و جگە لە ئەو سزنانی کە بۆ نمونە لە ڕاگیراون جگە لەوانی لە ئاسایش هێشتا سزانەدراون حکومەکانیان یەکلا نەبووتەوە جگە لەوانی کە لە گرتن و گواستنەوە هێشتا هەرماون بەردەوام چۆنەڵی سزنێکی زۆر هەیە بەڵام سزادراوانێکی زۆریش هەن بارودۆخی سزادراوان کولەن ئێمە
لەبەر ئەوەی کە لیژنەی مافی مرۆڤین بە دوای چارەنووس یەک بە یەکیانەوە بووین ئێمە هەمیشە وتومانە دەبێت بکەری هەر تاوانێک کاک حەکیم سزاکەی وەربگرێ هەر تاوانێک ئەنجامەدا هەم یاسای ئەرزی هەم یاسای ئاسمانی بازەوە دەکا بکەری هەر تاوانێک دەبێت تۆڵی لێ بکرێتەوە عقوبەی خۆی وەربگرێ و سزای خۆی وەردرێ ئەمە لەگەڵ وەربگرێ لەگەڵەوەدای بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک کە سزا دەدرێت کۆمەڵێک مافی یاسایی خۆی هەیە پێویستە بۆی دەستەبەر بکرێ کۆمەڵێک بۆ نمونە سزای قورس ڕاستە پێ دەچێت نە لێبوردنی گشتی بیگرێتەوە نە لێبوردنی تایبەت بیگرێتەوە نە لێبوردنی تەندروستی بیگرێتەوە نە سەڵحی ئاشتەوایی بیگرێتەوە بەڵێ سزای لە سێدارەدانە مادەی تیرۆر هەندێک لەو بابەتانە بۆیە ئێمە بەردەوام بە دوواداچوونمانە کرد بۆ هەموو چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەبوو زۆرێک خۆی بە وا نیشانەدا کە بە نادادی و بە زوڵم و بەستەم ئەو سزای بەسەرا سەپێنراوە بالفعل زۆرێکی شوا بووە بە تەعزیب و بە عقوبە بە جۆرە بە سزادانێکی زۆر بەڵێ بەتەکید هەبووە بە نمونە کاک حەکیم بەپێی یاسای عقوباتی عێراقی ڕیزمەندی بۆ سزاکان کردووە بە نمونە لە سێدارەوە دێ بۆ تیرۆر و بۆ کۆمەڵک ئەوە بە ڕیزبەندی هاتووە تیرۆر مادەیەکی قورسە مەشمول نییە نە بە ئازادبوونی بەمەرج وەنە بە لێبوردنی گشتیش بەڵام کاتێک بە دوواداچوونەکەی کەسێک بە نەزانی لایکێکی بۆ پەیجێک بۆ سایتێک کردووە و 5 ساڵ سزای تیرۆری بەسەرا سوێن بە ئەڵڵا من خۆم بە دوواداچوونم کردووە لە سەڵایەک لەسەر کۆمنت لەسەر بۆ نمونە ئەگەر کەسێک من بە دوای 3 کەیسا ڕۆیشتم ئەوانەی کە من قسەی خۆیان وەرگرتو ئێمە نەمانزانی و ئەم پەیجە بە نمونە بەڵێ نەمانزانی و هێڕێ خراوێکی تیرۆریستیە بە نمونە پەیجی قیامەت پەیجی باڵاپۆشی پەیجی فلان ناو ئێمە لایک و کۆمنتمان بۆ کردو نەمانزانیوە لە ئەنجامدا دەست بەسەر کراوین و سزای تیرۆرمان بەسەرادراوە کەمترین سزا بۆ ئەوان 3 ساڵ و 2 ساڵۆنی بەڵای کۆمنتێک بڵێ بۆیە جاری وایە مادەکە قورسە بەڵام ناداری و نەعەدالەتی تیا کراوە سزای لە سێدارەدانمان هەیە کە بەردەوام ئەو ڕێژەیە لە بەرزبوونەوەیاندا کاک حەکیم طبعا ئەم سزایە بەپێی یاسای عقوباتی عێراقی کوشتنی بە ئەنقەستە واتە قەتڵە بە مادەی 406 مەفروزە کەسێک کە کەسێکی بە ئەنقەست کۆش بەدەستی ئەمدی کوشتی دەبێت بکوژرێتەوە یا سزای لە سێدارەدانی بەسەرا بسەپێنرێ لە عێراق ئەو یاساکاری پێکرێ لە هەرێمی کوردستانە بە فەرمانێکی هەرێمی ئەم یاسایە ڕاگیراوە بەڵام لە بەرامبەردا سزادراوانی سێدارە بەردەوام نیگەرانن سکاڵیان 460 کەس دەکرێت سزای لە سێدارەدانیان هەبێت لەو دەوروبەرە بەردەوام عنی لە هەڵکشانە کاک حەکیم ئەو کاتە ئێمە تقریبا بەڵێ ئەو ئەرقامە هەبوو کاتێک ئێمە لە پەرلەمان بووین بەس کە ئێستا هێشتا کەیسی زۆرێک گوتمان لەوانی گرتن و گواستنەوە و لە ئاسایشێکلانە بۆتەوە بگرە سەرەکەوێ بۆ سەروتر بەردەوام لە هەڵکشاندایە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بە جۆرەگە لە جۆرەکان وەکووتمان بە فەرمانێکی هەرێمی ڕاگیراوە هەیە حکمی ئەدامی هەیە چەند جار بە نمونە تاوانی کردووە لە جارێکا چەند تاوانێکی کردو چەند حکمێکی ئەدامی بەسەرا سەپێنراوە ئێمە کاتێک سەردانی ئەوانەی حکمی ئەدامان دەکرد سکاڵایان بوو ئێمە چەند ساڵێکە هەیە 28 ساڵە لە سجنایە کاک حەکیم بەڵام هەتا و پێستا مەسیری دیار نینە لە سێدار ئەدرێ نە حکومەکەی بۆ دەکرێت بە موئەبەد نە ئازادی ژەکرێ وەتیاشیانە چاکسازی بووە وەتیاشیانایە بە نمونە سڵحی و ئاشتەوایی بۆ کراوە و خوێنی دراوە بەڵام لەگەڵەوەشتا هەبووە لەگەڵ سڵح ئاشتەوەیە کەشە کە ئازاد کراوە کوژراوەتەوە یا تاوانی کردوێتەوە یا کوژراوەتەوە کار حەکیم ئەوە بە جۆرێک لە جۆرەکان پاڵەپەستەوە دۆخی بڵێن زیندانەکانی بەس ئەوەی کە پێویستە بە یاسای تیرۆر پێویستی بە هەموارکردنەوەی ئەم یاسایە چونکە خەڵکێکی زۆری خەڵکەیە تاوانی کە بەس خەڵکێکی زۆری ئیسلامیش بەوە کاری سیاسی بوونەتە قوربان یا خۆدەکۆ ئەوی بەڕێزبێتە لەسەر لایکێک کە بە نەزانی کردوێتی بۆ پەیجی ڕێکخراوێک یاخۆ لەسەر ئەوە شە بۆ بڵێن حاڵەتی نامەناردن نامیان بۆ نێردرابێ دەستگیر کرابن لەسەرەوەش ئەم حاڵەتە شە بووە کاک حەکیم یاسای لێبوردنی گشتی 2011 و 2017 ئێمە هەوڵی جددیماندا بۆ هەمواری ئەو یاسایەوە دەرکردنی لێبوردنی گشتی تەواوی ئەو 4 ساڵە ئێمە لە هەوڵدا بووین پرۆژه یاسامان پێشکەشکردەوەی کێسا وەزیر خستوێتیە ڕۆ پرۆژه یاسای هەبووە بەڵێ لە حکوومەتی شەوە ئێمە بۆمان هات بەڵێ ویستمان هەردوو پرۆژه یاساکە بکەینەیەک بەندە جوهری زۆری کرد
تەنانەت 72 واژوومان کۆ کردەوە تاوەکو لێبوردنی گشتی ئەنجام بدرێ و زۆر ڕێکار گیرایە بەر تەنانەت گەیشتە ئەوەی ئێمە راپۆرتەکەمان ئامادە کرد و گەیشتە ئەوەی خوێندنەوەی یەکەم لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و دووبارە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکرێتەوە کە پرۆژەکەمان ئاراستەی سەرۆکایەتی کرد بەداخەوە بارودۆخەنەی هێشت و نەگەیشتینە ئەنجام بۆیە ئێمە جوهدی تەواومانە کرد بۆیە ئەوەندە حەریزبوون لەسەروی هەمواری ئەو یاسا بکرێتەوە زوڵم و ستەم و نادادیەکی زۆری تایە وەکو وتم بەکەری هەر تاوانێک هەر کەسێک ئەمنێت و ئاسایشی هەرێمی کوردستان تێک بدا بە نمونە زەرر بە هەر کەسێک گەگەیەنێ ئێمە وەکووتمان دەبێ بە سزای خۆی بدا بەڵام بەڵێ نارەت پەروری شتەیە خەڵکێک نادادی و لەسەر نادادی بەتەکی زۆڵمی لێکراوە تای بۆ لەبەر چوونە مزگەوت و لەبەرەوەی لە مزگەوتێک بۆ نمونە خیتابێکی ئاینی هەبووە بە نمونە گەنجێک پەڕگیر بووە خیتابێکی ئاینی هەبووە دوور لە سیاست و هیچ باگراوەندێک و بابەتێکی ڕێکخراوێکی بۆ نمونە تیرۆریستی ئەمانە بە زڵم بەستەم بە جۆرێک لە جۆرەکان بە ئەزاب و ئەشکەنجەیەکی زۆردان پەیمانێکی بۆ کراوە و تیرۆری خراوەتە باڵ بە 15 ساڵ و بە چەندی بڵێن چەند خولەکێکمان ماوە بە سەبارەت بە لێبوردنی گشتی وەزیری کاروباری کۆمەڵاتی باسی لەوە کردو حازرە پێویستی بە خولی داهاتووی پەرلەمانە بەس لێبوردنی تایبەت سەرۆکێرێم دەری دەکات کاک حەکیم لێبوردنی گشتی ئیلا ئەبێ لە پەرلەمان دەربکرێ ئەوە ئیلا بێ بچێت خولی پەرلەمان شەشەمی پەرلەمان بۆ نمونە ئەو دامەزراوەیە کارە بێتەوە ماوە یاسایی دەست پێ بکاتەوە خولی یاسا دەرکردن و یاسایی دەست پێ بکاتەوە و ئەو کاتە وەکووتمان پرۆژە یاسا ئامادەیە توانن هەل لە بەڕاستی خولی یەکەمی یاسادانانی خولی شەشەم داتوانن ئەو بابەتە تا تێ بکەون دەردەشە بکەن و ئەو یاسا دەربکرێ سەبارەت بە یاسای لێبوردنی تایبەت بەڵێەوە لە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمە بە پێی ئەگەر هەڵە نەبم یاسای سەرۆکایەتی هەرێم یاسای 2005 بوو ئەوە لە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمە دەتوانێت لێبوردنی تایبەت دەربکە ئەوەی کە پرۆژە یاسایی کە حازر کرابوو بڵێ ئەوەی کە باسکرد لێبوردنی تایبەت لە دەسەڵاتی سەرۆکێرێمە بەس بۆ پرۆژە یاساکەش مەرجی تێدا بوو کە کێ نایگرێتەوە لێبوردنی گشتیەکە لە پەرلەمان ڕیزبەندی بۆ ئەکرا کاک حەکیم ئەو کاتە یاساکە هاتە پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ دەکرا لە خوێندنەوەی دووەمە یەکەم ئەو کاتا کرێ بە راپۆرت و ئاراسی لیژنەی پەیوەندیدار و تەواوی ئەندامانی پەرلەمانە کرێ راپۆرت ئامادە ئەکرێ دەدرێتە سەرۆکایەتی پەرلەمان دەگەن سەرۆکایەتی ئەگەر ملاحەزاتی هەبێ ئیگەڕێتەوە بۆ لیژنەی پەیوەندیدار کاتێک راپۆرتەکە تەکمیلە بوو سەرۆکایەتی پەرلەمان پەسەندی کرد ئەو کاتە خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێ کە دوایەوە درا بە هەموو لیژنەی پەیوەندیدار و تەواوی ئەندامانی پەرلەمان کە خوێندنەوەی دووەمی بۆ کرا کاک حەکیم لەگەڵ تەواوی خاڵەکان و بڕگە و بابەت و مادەکانە قسە هەیە ئیتر بە نمونە لایەنی دەسەڵات قسەی خۆی هەیە ئۆپۆزیسیۆن قسەی خۆی هەیە ئەوەی ئامادە کرا بوو لە خولی پێشوو مەرجدار بوو لێبوردنە گشتێکەش هەمووانی دەگرتەوە بەڵێ بە ئیسtisnای زۆری تیا بوو کاک حەکیم بۆیە ئێمە دەمانویست بە تایبەتی ئەو بابەتی مادەی ترۆرە کە زۆرێک بە زوڵم و ستەمەمانویست ئەو بەڵگە زیندوانەی لامانە لە هۆڵی پەرلەمان لە خوێندنەوەی دووەمە بخەینە ڕوو پرسیارێکت کرد سەبارەت بەوەی ئایا زۆرێک لە چاکسازیەکان چاکسازن و گەیشتونەتەوەی بە کەڵکی کۆمەلگا بێن من دەڵێم بە پێی ئەزمموی 4 ساڵی پەرلەمانیم کاتێک بە دوواداچوونم کردووە بۆ تەواوی سزادراوان زۆرێک چاکساز بوون بەڕاستی شیاون بۆ کۆمەلگا هەموو جارێک قسەیم کردووە کاک حەکیم ڕاستە ئێمە هیچ کاتێک لەگەڵ بۆ نمونە زوڵم و ستەم و بابەتی تیرۆریستی نەبووین الحەمدوللیلاوە هەم باگراوندی حیزبیمان هەم حیزبەکەشمان لەو بابەتەوە نەگلاوە بەڵام کاتێک ئەچوین لە بەڕێوبەری چاکسازیەکانمانە پرسی کە ئێستا بەڕێوبەرەکان پێدەچێت لێرە ئەم بەرنامە ببین و گویان لە دەنگمان بێ و توانە ئارامترین و چاکسازترین و سەلامەتترین و باشترین سزادراو ئەوانەی مادەی تیرۆرن کە ئەزیێتمان نادەن و کێشەمان بۆ دروست ناکەن لەبەر ئەوەی زۆرێکیان باگراوەندی دینیان هەبوو بەڵام لەگەڵەوەشا دیسان دووبارێکەمەوە هیچ کاتێک لە بەزڵم بڵێ هیچ کاتێک لەگەڵەوە دانیم بە نمونە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان تێک بدێ ئەوانە کە من باسییان لێوە دەکەم کە بەڕاستی بە کەڵکی کۆمەلگادێن شیاون بۆ کۆمەلگاوانن کە بەنادادی مادەی تیرۆریان خراوە بەڵێ یەکشت هەیە کاک حەکیم
با سزادراوان بەوە چۆنەڵی بەرچاوڕوون بن هەمووشیان بەرچاوڕوونن لە ئێمە زۆر زیاتر شارەزای ئەوە یاساکە دەرەکە بە قێوان شارەزای بڕگەمادەکانی یاسای لێبوردنی گشتی و ئازادبوونی بە مەرج و لێبوردنی تایبەت نییە. لێبوردنی تایبەت لە فەرمانی سەرۆکایەتی هەرێمە لێبوردنی ئازادبوون بە مەرج لێبوردنی تەندروستیش هەیە و لێبوردنی ئازادبوون بە مەرجیش هەیە. ئەم مافە یاساییە مافێکی یاساییە بۆ هەموو سزادراوێک بە پێی ئوسوڵی محاکەماتی جەزایی کارحەکیم مادە 330 تا 333 کە دەبێ هەموو سزادراوێک مافی ئەوەی هەیە کاتێکە بە نمونە سزاکەی بە سەراسەپێنرا چاکساز بوو لە سەدا ڕێژەیەکی سەدی بۆ کەم بکرێتەوە شەو ڕۆژی بۆ ئەژمار بکرێ و ئازادبوونی بە مەرج کاتێک ئازاد دەکرێت بە نمونەکە سزادراوێک مەشمولە بە ئازادبوونی بە مەرج کاتێک ئازاد دەکرێت بە مادەیەکی قورس بە نمونە سزادرا و کاتێک ئازاد دەکرێت بە ئازادبوونی بە مەرج ئەچێ لە ئاسایش ئیسپات و جوودەکە چوونە دەرەوەی وڵاتی تا سزاکەی لێ تەواوە بێ 15 ساڵە 25 ساڵە لێ قەدەغە دەکرێت ناچێت بۆ دەرەوەی وڵات بەردەوام مانگان ئیسپات و جوودی ئاسایش دەکات تا بزانێ من هاوڵاتیەکی ئەم هەرێمەم و ئەمن و ئاسایشی ئەم هەرێمەم پاراستووە و هیچ زەرەر و زیانێکم بۆ هیچ کەسێک نییە. ئەمما فەیاساییەت چەند ساڵێکە بۆ زۆرێک لە سزادراوان بەڕاستی چۆنەڵی سقوتی پێکراوە ئیشی پێ ناکرێ نازانم بە چ بڕۆبیانێ بۆ هەندێک مادە کراوە. ئێستا بنمونە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ناڵە پاڵەپەستۆیەکی زۆر و بەردەوام هەڵکشانایە دێبا بێن ئەو مادە یاساییانە جێبەجێ بکەن بە ئازادبوونی بە مەرج بەس ئازادبوونی بە مەرج ساڵانە کاری پێ بکرێ و هەندێک لەو مادان ئەوانی چاکساز بوون توێژەری کۆمەڵاتیمانەیە توێژەری دەرونیمانەیە بەڕێوەبەری چاکسازیەکانمانەیە ئەمە کارمەندەمانەیە ئەمە مستافی ئیداریەمان هەیە بۆ داواکاری گشتی هەیە لە چاکسازیەکان دادوەری بەڕێزێ لە چاکسازیەکان ئەوان ئاگادارن لە راپۆرتی ئەو سزادراوانە ئەوانەی چاکسازن مەشمولی کە بە ئازادبوونی بە مەرج تا سوودمن بێ لەو یاسای ئەو مافە یاسای خۆی و ئەو پاڵەپەستۆیش لەسەر چاکسازیەکان نەمێنێ و ئەو بەڵگرانە داراییەش نامێنێت بەسەر سێ خولەکێکمانەوە بە لە دەرەوەی بڵێن پرسی هەژارەکان کەیشتان بۆ کردوون لەگەڵ خاوەن پێداوی تایبەتەکان لە پەرلەمان بەڕێز لە لیژنەی کاروباری کۆمەڵاتی کە خێزانیش دەگرێتەوە ڕەنگە لێتان بپرسن لە ماوەی ڕابردوو چیتان کردووە بۆ پاراستنی خێزان بێ کۆمەڵگا بێت ئاسایشی کۆمەڵاتی خەڵکی کوردستان بێ چکان دەگزارڕنگ بۆ منە ڕەنگە حیزبی ئیسلامی پێویست نەبێ گوێویستێنەی خەڵک دەبین کاک حەکیم ئێمە حەو پەرلەمانتار بووین ئەگەر بڵم بەقی هەفتا پەرلەمانتار کارمان کردووە نابێتە ناڕاستی هەر ئەندام پەرلەمانێک ئەبێ بە پێی کاری پەیڕەوی ئەو پەیڕەوەی کە بۆی دیاری کراوە ڕێکاری پەیڕێخۆی لە دوو لیژنەی معنیدا کار بکە و ئەتوانێت لە لیژنەکانی تریشا ڕۆڵ ببینێت بە دوواداچوون بکە یاداش ئاراستەی حکوومەت بکە لیژنە پێک بێنێ لیژنە نا بە دوواداچوون بکات هەر پێداویستێکی هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستانە بوونی هەبێ هەموو ئەندامێکی پەرلەمان بەدەر لە دوو لیژنە پەیوەندیدارەکەی خۆی توانێت لە لیژنەکانی تریژە ئەگەر تەندروستیە پەروەردەیە ئەو قافە هەرچیەکە ئەتوانێت کاری خۆی بکە ئەسپی خۆی تاو بدا بۆیە ئێمە زیاد لە لیژنەکانی خۆمان کارمان کردووە تەنها لە دوو لیژنەکەی خۆمان کارمان نەکردووە لە هەر شوێنێکی تر هەر چینێکی تر هەر لیژنەیەکی تر ئیشی بە ئێمە هەبوو بێ ئێمە کارمان تێدا کردووە بە دوواداچوونمان کردووە بۆیە گرنگە خەڵکی ئیسلامی لەوێ بوونی هەبێ بەڕاستی بۆ ڕێگرتن بۆ چیتان کردووە بۆ پاراستنی کۆمەڵگا بێ کاک حەکیم بێن لەگەڵ بە هاوپیشەکانم چەند ڕۆژ لەگەڵ قوتابیان مامەوە تاوەکو کاتێکە فۆرمی داتا زوان کۆلانیان پڕ کردەوە هاڕە بە دەرەجەکانیان کرا چەند ڕۆژ لەگەڵیانە هەموو ڕۆژێک لە پەروەردەوە تازان کۆ لەگەڵیانە ڕۆشتم هاوغەمیان بووم ڕێکارە پەرلەمانەکانم بۆ گرتوونە بە یاداش بە پەیوەندی بە زیری پەیوەندیدار و بە پرساندن و بە کۆبوونەوەی پەرلەمان داواکردنی بکۆبوونەوەی پەرلەمان لەسەر بابەتی پەیوەندیدار و هەتا دوای تاکێشەکان چارەسەر بوو بە نمونە مامۆستانی وانە بێژ بەردەوام لەگەڵیان لەسەر خەت بووین جەختمانە کرد یاداشمانەدا بە دوواداچوونمانە کرد لیژنەمان تەشکیلەکە دەچوین بۆ لە وەزارەتی پەیوەندیدار تا الحەمدولیلا بە جۆرێک لە جۆرەکان بوون بە گرێبەست و زۆرێک لە خوێندکارێکەکەمەکان پەراوێز خراببوون و ئەسڵەن هەر باسی لێوە نەدەکرا الحەمدولیلا جوهدی زۆرمان کردتاوەکو بەشێکیان دامەزرا و خوێندکاران دەرماڵەیان نەبوو
لەگەڵ یانابووین زۆرێک هەرچەنە بەداخەوە وەکو پێویست ئەو دەرماڵیان بۆ سەرف نەکرا لەگەڵ یامون تا ئاخر نەفەسمان تەنانەت ئێمە لە هەولێر ئەمەری گرتنمان دەرچوو کە لەگەڵ خوێندکارانە لەگەڵ ئازارەکانیانە لەسەر شەقام بووین لە پەرلەمان وەکو پاراستنی خێزان لە پەرلەمان ئەو پرۆژه یاسانی کە گرنگ بوون ئێمە داکۆکیمان لەسەر کردو بنمونە پرۆژه یاسای توندوتیژی خێزانی ئەگەر ئێمە بەرمان پێ نەگرتایە خێزان هەڵدەوەشایەوە باوک ئەرزشی نەدەما برا ئەرزشی نەدەما ئەمنیەتی خێزان نەدەما هیچ خصوصیاتێکی خێزان نەدەما بەردەوام دراوسێکە دەبوو بە جاسوس بەسەرتەوە کە هەر دەنگێک ئەگەر بێت و بە نەمەڵێک قسە لەگەڵ ناڵەکەت کردا هێزی ئەمنی هەڵی دەکوتا سەرت بابەتی جێندەر و هەتا دوای خەڵکی هەرێمی کوردستان بینی چۆن دەنگێکی دلێرمان هەبوو لە هۆڵی پەرلەمان لەلابنی پەرۆدەی ئیسلامی شەبوو لە نووسینەوەی یاسای پەروەردەدا ئێمە بەڕاستی ڕۆڵێکی زۆر کارامان بینی کە زۆر دەستمان کرد بە پیرۆزیەکانەوە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام ئاین کە لە مەکتەبدا پەراوێز لە قوتابخانەدا پەراوێز کراوە و گرنگترین شت کە ئێمە هەم بۆ یاسای خانە نشینیوە بۆ یاسای توندوتیژی هەم بۆ یاسای خاوەن پێداویستی تایبەت هەم بۆ یاسای بەرەنگاربوونەوەی موادی هۆشبەر کە زۆر خۆمان تێدا ماندوو کرد زۆرترین قسەمان تێدا هەبووە کە 50 مادە بوو بەس بەڕاستی حکوومەت کار بە نیوەی یاساکە بکە ئەو گەنجە قوربەسەرانی کە زۆر بەیان مدبین بن بوادی هۆشبەر و لە 1970 و لە 1965 و لە 1990 ئاسایشەکان بە گوتەی بەڕێوەبەرە گشتەکانی ئاسایشەکان کە زۆرێک لە گیراوانی ئاسایشە گشتەکان یا تاجیری موادی هۆشبەر نیە بەکارێنی موادی هۆشبەرن ئەو یاسایی ئێمە دەرمان کرد کاری پێ بکەن بە جۆرە جۆرەکان ئەو مەترسیە لەسەر خەڵک و گەنجی هەرێمی کوردستان کەمە بێتەوە. سوپاس دەکەین مامۆستا بەدرێ ئیسماعیل پەرلەمانتاری پێشووی کوردستان سوپاس دەکەین مادەمان کرد. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.